کاک عباس نەکوڕەکەین بوو بەڕاستی دری مەیشکان تۆ ڕەبووین بەڕاستی قەت شتی وام نێتێ لە ماری خۆت لەو شتانە مەکەوە ئیهانەت بکەن بەڕاستی ئەو ئیهانەکردنە بگرە و 50 وەرەقەیە بگرە کاک عباس ئەوە زۆر کەمە بەڕاستی ئەو 50 وەرەقە برە فازی ئەوە ئیتونیە کچەکەتە ئەمە حسابی تووشم کردیە باشە بگرە ئەوەش 2 دەفتەر لە بۆ تو وەڵە بەس ئەتوو کاک عباس ڕەکەت ژنێ دەینی وەرە سەلام ئەتوو بڕۆ کچەکەی خۆت حازرکە ڕازی بکە ئەمنیش کوڕەکە ئایدیم کاکە لە ئێستا ڕاپیرۆزە باشە ئەم کچەکەی خۆم ڕازی دەکەم حساب بکە بوو یاڵڵا باوکە دانیشە کچم کچم ماڵی کاک عەباسی خۆمان ماڵەشی باشن خانەدانن ناسراون ئەو هەدیە لۆ ڕەوا کردی ئەوە چییە؟ یعنی باوکە تۆم بە پارە دەفرۆشی؟ کچم بە پارە نافرۆشم ئەو 50 وەرەقەیە گوتی پێشکەشی بیتن دوایە کچم بە تلو هەخراپ تێگەیشتی بە خۆت دەزانی مەسەلە کەیبالۆت بجێڕمەوە کاتی خۆی پیاوە کەبوو کچە چیا بوو کچەکەی بە فەردە پیازێک بە شوودا کات هات و ڕۆیش زاوا کە هەموو ڕۆژە چینەچی لە بووکەی دەدا وای لێ هات بوو ئیهانەی دەکرد ڕۆژەچیان باوکی بووکە ڕاست زەفتی کرد گوتی حتا 100 مسقال زێری لۆ نەکڕی نادەمەوە وای لێ هات زاوا کۆران بە کۆران دەگەڕا قەردی کرد مڵک و ماڵی فرۆش 100 مسقالی لۆ بووکەی کڕی ئەو جەدایەوە جوان تێبگە لە من کە دایەوە خەڵک لیان پرسی ئێستا لەگە بووکەی کوی گوتی وەڵڵاهی ئێستا لە سەربی خۆمی دادنێ ئێگوتیان هەر ئەو بووکە بوو پێشترین لێت دەدا گوتی کاتی خۆی قیمەتی ئەو بووکەی 1 فەردە پیاز بوو بەڵام ئێستا قیمەتی ئەو بووکەی 100 مسقال زێرە کچم مارەکی باشن زێڕت لۆ دەکەن خانی بەتەنێ لۆ دەگرێن خزمەتت دەکەن لەوان باشتری بەدەست ناکەوی باشە باوکە ئەو چیرۆکەی کە جێڕاتەوە چ پەیوەندی بە مەوزۆی ئەمەوە هەیە زۆر پەیوەندی هەیە کچم بە خۆت دەزانی ئەوڕۆ پارە هەموو شتەکە ئینسان پارەی نەبیتن هیچ بەهایەکی نییە بە خۆت دەزانی ئەمنش پیر بوومە و تەمەنم ڕۆیشت دەمەوێت ئەتوور بە شوێنی خۆت دابڕۆی هەندێک کەس هەن بەس بە پارە و غەرامە و تاسوورکردنەوە دەبن بە مرۆڤ ئێستا تۆ دەتەوێت من بە پارە بفرۆشی نەخێر کچم ناتفرۆشم ئەتوو بەجێی بابی خۆت بکە قازانز دەکەی ئەتوو پێ دوایە ئەم خراپەی توم دەوێتن ئەم خراپەی توم ناوێت دەمەوێت جێ و ڕێت خۆش بیتن بەس باوکە من حەزم لێ بمێنمەوە بە سوود من بە پارەی نەدەی نەخێر کچم وەڵڵا بە پارەت نادەم بە خۆت نابینی چەند کچ ماینەوە هەر دێنە داخوازی و مێردی ناکەن دێنە داخوازیان و مێردی ناکەن کێشە نییە با بمێنمەوە کچم نابی کەس نایی بمینێتەوە کەس وەکو گورە وایە ئەگە کاتی خۆی لێی نەکەیەوە ئەو گورە سیز دەبی تێگەشتی بەس ئەو کوڕە منی خۆش ناوێ کچم ئەوە بابی گوتی ئەمە ڕازی دەکەم یعنی ئەوە مشکلی خۆتیان باشە بابی ڕازی بوو ئەی براکەم چی براکەت ئایدی من ئەدیم بابت نیمە هەتا ئاخر دەقەی لەگەرتم کچم پشتت بەرنادەم ئەتو جێ لە من بگرە قازانز دەکەی تێدەگەی بابا تکایە پشتم بەرمەدا کچم هەتا ئاخر هەناسە لەگەرت دەبم لە هاواریش مەترسێ بەخۆم ڕازی دەکەم ئەمیر جوان دەیە کوڕم بڕۆ بزانە بابە دیشی پێێتە بەستا ئێستاچ وەرە بێکەر وەر لەگەر من بابە جوانبانگت کردبووم چی بوو با بۆ گری
نازانم کوڕم ئەتوو لەوە لە من دەکەی ئاژەل بە ئاژەڵاتی خۆی داک و بابی خۆیان خۆش دەبێت دەست سەردا پیاو کوش ڕێز لە قسەی داک و بابی خۆیان دەگرن ئەمن تێناگەم ئەتوو لۆ ڕێز لە قسەی من ناگری کوڕم دەترسێ بابا ڕۆژێک چەندێک لێمدا و بمرم خوا نەکە بابەت خوا قسانە مەکەی شڵا چی بێنە چی بێ بابا جان چیت بێ منەوەت بۆکەم کوڕم ئەمن چم لە تو دەوێت دەبێ ژنی دووەم بینی منداڵت ببینم پێش ئەوەی ماڵاوی لەو دنیایی بکەم ئەو ماڵی ئاوەدام کۆلە بۆم بەسەر چاو ژن دێنم هەموو شتێ بەدڵی تۆوە بەسەر چاو بەس بە یەک مەرجە لەسەرەوە ڕێکەوتمووی لەسەرەوە بمینێتەوە باشە کوڕەکەم غەمی هەندێت نێبی هەرچت بێنوت دەکەم بەس کوڕم ئەو جارش شەرمەزارم نەکەی باشە خەمن نەبێ بابەت چیت بێ منەوەکەم بەسەر چاو وەرە کوڕی خۆم بانە بابەت الحەمدلله بەس خەفەت مەخۆ الحەمدلله کوڕی خۆم بابا خەفەت مەخۆ باشە قوربانە بم هەتا تو ژنی دووەم بینی ئەمە غەمی ناخۆم تۆ بە زووترین کادێنم بابەت جان بەس ئێستا من نەبێ بڕۆم دواترت بینەوە باشە بڕۆ کوڕی خۆم بڕۆ خدا و پێغەمبەر بتپارێزی بڕۆ